من ناوم گەژمین عەبدوڕەزاق تەمەنم 24 ساڵە 4 ساڵە ئەو کارە دەکەم. ڕۆژانە پیشەکەم لەسەر ئەوەیە جلدە دوورم هەندێک جار بەشداری ڤیستیڤاڵەکان دەکەم، کارە دەستیەکانم جلی کوردیەکان ئارەز دەکەم، دەیان فرۆشم، خەڵک زۆر لێی ڕازیە لە ئیشەکەم و پیشەکەی خۆم زۆر خۆش دەوێ و ئێستا جلی کوردیەکمان بڕیوە بۆتان دەدوورم سەیری بکەن. ئەوە کراسی دەستوری کوردی هەر قەدیمی. هەر ئیشێکیش حەزت لێ بە بیکێ و بزانێ ئەو ئیشەت بژێوی ژیان لەسەر ئەو ئیشەیە، ئیدی دەبێ هەوڵی بۆ بدەی، هەوڵ دەی تا بە جوانی ئیشەکەت بکەیت، تا دڵی خەڵکی ڕازی بکەیت، دڵی موشتەریەکانت ڕازی بکەیت، لەگەڵ مۆدیلات بڕۆی، سەلیقەت هەبێ بۆ ئیشەکە. پێشتریش دوکانم هەبوو، دوکانی هەموو یعنی بابەتی ئەکسسواراتم دروست دەکرد، کاری دەستی، جلی کوردیم دەدووری، قاتی پیاوانم چا دەکرد، جلی ماکسی، جلی منداڵان، جلی دەرێ، هەموو جۆرە جلێکم دەدووری. هەر مۆدیلێکی بۆم بێنن دەتوانم دروستی بکەمەوە، دەتوانم بیدوورم. دوکانەکەم کە دانا ئەو کاتی ئیشەکەم زۆر باشتر بوو لە ئێستا، چونکە خەڵک کەمتر لە ماڵە پێت دەزانێ، کەمتر دێتە ماڵێ ئیشەکەم. بەس وەک ئەوەی کە دوکانەکەم تێکدا و لام بردەوە، بۆ کاتی جەژنان بۆ من زەحمەت بوو، چونکە بەتەنیا بووم، کاتی بۆنەکان بۆ من زۆر زەحمەت نەدەکرا ئەوەندە درەنگ بێمەوە، شەوان تا بەیانی ئەم هەر دوورمانم دەکرد، جاری وا بە 2-3 ڕۆژ نەدەنووسین لەبەر ئیشەکە، بۆیە نەم دەتوانی ئەوەندە بمێنمەوە. بێجگەلەوەی کە کاری خەیاتی دەکەم، ئەوانەش کارە دەستیەکان من ڕۆژانە کە ئیشی خەیاتیەکەم تەواو دەکەم، خۆم خەریک دەکەم بە کارە دەستیەکانم. زۆربەی جارەکان لە ڤیستیڤاڵەکان بەشداری دەکەم، کارە دەستیەکانم ئارەز دەکەم. بۆ نمونە هەندێک بابەتی سەرجلی کوردی هەیە، یانێ لە گوشت دەچنم و ئەرزیان دەکەم، دایان فرۆشم. زۆربەی خەیاتەکان بەس دەدوورن، یعنی نابەڕێی من قوماشیش بفرۆشن زۆر شتێکی باشە لە لای خۆتان، هەم دەشی دوورن، هەم یعنی دەشی فرۆشن لەو کاتێدا. زۆربەی جار موشتەریەکانم کە دێن هەم قوماشەکە لە لای خۆم هەڵدەبژێرن و یەکسەر لە لای خۆشم دەیدوورن، یان جاری وا دێ جلێکی دەدورە دەیبینێت ئیدی حەزی دەچێتەوە دەیکڕەوە باشترە بۆ من. الحەمدوللا ئێستاش هەموو کاتێکش یعنی سوپاس خواکەم، جا سوپاس دایکمەکەم کە یارمەتیدام ئیش بکەم، پشتگیری کردم. بۆ من یعنی زۆر شتێکی خۆش بوو، بژێوی ژیانی منیش لەسەر ئەو خەیاتیە. ئەمە 4 کەسینەوە هەڵا، داکم و خوشکێکم و باوکم. باشە ئەم زیاتر بۆ دەریش ئیش دەکەم، بۆ نمونە لێرە بۆ شەکڵاوێ هیوادارم مام خانمێک یعنی توانای ئەوەی هەبێ ئیش بکات باشترە، یعنی ئیشکا باشترە لەوەی لە ماڵێ هەم بێتاقەت نابێ، هەم هیچ لەوێ مەشغوڵ دەبی بە ئیشەکەیەوە، خەڵکی زیاتر دەناسی.